سەرنجی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 28 تەموزی 2025 سان پێشکەش دەکەین کاتژمێردا بە کاتی ناوەندی ئەوروپایە. کۆمەڵی هاوکاری و پشتیوانی بنەماڵی بێسەر و شوێنانی لانکەی شارستانیەت مەبیادەر سێمین کۆبوونەوەی گشتی ئاسایی خۆی لە مێردین ئەنجامدا. لەوێدا هەفسەرۆکی پارتە هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە کەسکین بایەندەر قسەی کرد و ڕایگەیاند ئاماژەی بە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان کرد و ڕایگەیاند بانگەواز و فەلسەفەی بەڕێز ئۆجەلان یەکێتی کوردانی گەیاندا لوتکەیەکی مێژووی. هەروەوتیشی دوای بانگەوازی 27 شوبات و هەنگاوەکانی پەکەکە تێکۆشان لا دژی نەکۆڵیکردن و لە ناوبردن گەیشتووەتە ئاستێکی مەزن و لە ئێستادا کەس ناتوانێت نەکۆڵی لە کورد بکات. ئیدی کورد لا گەیشتن با ستاتۆی خۆی نزیک بۆتەوە. هەروەوتیشی ڕێبەر ئۆجەلان و کورد متمانیان بە خۆیان هەیە و ئەم پرۆسەیە لە ئەنجامی تێکۆشانی کورد لە هەموو شوێنێک سەری هەڵداوە. سەرنجیشی خستە سەر یەکێتی نەتەوەیی کوردان و ئاماژەی بۆ کرد کە دەبێت هەموو کەسێک زیاتر خەبات بکات و دەستی ڕێبەر ئۆجەلان بەهێز بکات. لە دوای قسەکان مەقبولە ئوکمەن و ساڵح کۆدای وەک هاوسەرۆکانی مەبیادەری لەقی مێردین هەڵبژێردران. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقیرخان لا پەنەلی ڕۆشنبیران و هونەرمەندان دەربارەی ئاشتی دەدوێن ڕایگەیان پرۆسەی ئاشتی بە بەشداری کۆمەڵایەتی بنیاد دەنرێت و ئەو گەلەکە ئاشتی بنیاد دەنێت ئەگەر ئاشتی بەدین نەهێنێ لە وڵاتە هەمووان زەرەر دەکەن. باقیرخان لە کۆبوونەوەکەدا ڕایگەیان لە سەرانسەری وڵات بۆ تاوتوێکردنی پرۆسەکە لەگەڵ گەل کۆبوونەتەوە و هەروەها سریسۆریا ئۆندەریشی بەبیرهێنایەوە و ڕایگەیان خاوەن هەڵویستێکی ڕۆشنبیرانە بوو لە هەموو کاتێکدا لەگەڵ چەوساوەکان و کرێکاران بوو. باقیرخان جەختی کردەوە کە ئاشتی ئەرکی هەمووانە وتی گەر بتوانین ئاشتی بنیاد بنین ئەمە بە قازانجی هەموو تورکیا دەبێت و هەمومان قازانج دەکەین. هەروە ئاماژەی بۆش کرد کە سەرچاوی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕژێمە دژە دیموکراتی و تاکڕەوەکانە و تشکیشی خستە سەر ڕۆڵی ڕۆشنبیران و هونەرمەندان لە پرۆسەی ئاشتی داوتی ئەوەی ئاشتی هەمیشەیی دەکات گەل و ڕۆشنبیران و هونەرمەندان و چەوساوەکانن دەبێت هەموو بەشەکانی کۆمەلگا مەترسیەکان بگرنە بەرچاو و ئەگەر ئەم تێکۆشانە مەزنتر بکەین ئێمە سەردەکەوین. هاوسەرۆکانی پارتە هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە چیدەم گلکچۆن ئۆجار و کەسکین بایەندەر سەردانی وەیسی ئاکتاشیان کرد کە لە زیندانی ئاسایشی باڵای جۆری ئێفی ئیمراڵی زیندانی بوو لە پاش 31 ساڵ و 3 مانگ ئازاد کرا. سەردانەکە لە بینای پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی لە ئامەد پێکات و هاوسەرۆکان و پەرلەمانتاری دەم پارتی مردین ساڵح ئایدنیز و ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری ناوەندی و ئەندامانی ئەنجومەنی پارتەکەش بەشدار بوون. لە سنووری پارێزگاکانی هەولێر و دوهۆک دوو درۆن و لا گوندێکی سەر بە حەویجەش درۆنێک کەوتۆتە خوارەوە و هەرسێکیان زیانی گیانیان لێ نەکەوتۆتەوە. دێژا تێرۆری هەولێر ئەمڕۆ ڕایگەیاند بەرەبەیانی ئەمڕۆ درۆنێکی بۆم ڕێژکراو لە شارەدەی ڕزگاری سەربا شارۆچکەی خەباتی پارێزگای هەولێر کەوتە خوارەوە کە زیانی مادی لێ نەکەوتۆتەوە. لە ڕاگەیاندراوەکەی دێژا تێرۆری هەولێردا هاتووە درۆنەکە کاژمێر 550 خولەکی بەرەبەیانی کەوتۆتە خوارەوە. هاو کات هەربیانی ئەمڕۆ درۆنێک لە سنووری گوندی کەورە سۆری سنووری شارەدەی کەڵکی سەربا قەزای بەردەڕەش لە پارێزگای دووەکیش لە نزیکی پاڵاوگەکان کەوتۆتە خوارەوە کە ئەویش هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوە و لا زەویەکی کشت و کاڵی کەوتۆتە خوارەوە. هەر پاش کەوتنە خوارەوەی ئەو دوو درۆنە لا سنووری پارێزگاکانی دووهۆک و هەولێر درۆنێکی دیکە لا گوندی هەیهاتی سنووری حەویجش کەوتۆتە خوارەوە کە ئەویش زیانی گیانی نەبووە. ئەوە لە کاتێکدایە لە ماوەی پێشوودا
ژمارەیەکی زۆر لا درۆنی بۆمڕێژکرا و ئاراستەی هەرێمی کوردستان و بەتایبەت کێڵگە نەوتیەکان کراون. درۆنەکان زیانی گیانیان لێن نەکەوتوتەوە، بەڵام زیانێکی مادی زۆریان با کێڵگە نەوتیەکان گەیاندووە و بەشێکیان بۆ ماوەیەکی کاتی بەرهەمهێنانی خۆیان ڕاگرتووە. با دەستپێشخەری خۆبەڕێوەبەری دیموکراتیکی شنگال با مەراسمێک یادی شەهیدانی سوکاکەڤن بەرز ڕاگیرا. چالاکی داری خۆبەڕێوەبەری دیموکراتیکی شنگال کە لە بازاری کۆنی شنگال دەستی پێکردووە بەردەوام و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی شوێنی چالاکیەکەیان کرد و لەوێدا وێنەی شەهیدان کە لە کاتی جێنۆسایدەکەدا گیانی خۆیان لە دەستدا بوو هەڵواسرا بوو، هەروە وێنەی شەڕوانان و گەلیلاکانی شەهیدی شەڕی دژ بە داعش لەوێ هەڵواسرا بوو. ئیزەدی فاخر لەوێدا ڕایگەیان لە کاتی فەرمانەکاندا چەندین ئیزەدی بێتاوان شەهید بوون و ئەوەی کە بەسەر ئیزەدیەکاندا هاتووە کەم نەبوو و نابێت ڕۆڵی شەهیدان لە بیر بکەین کابوونەتە هۆی ئازادکردنی سەدان ئیزەدی. هەروەوتیشی شەڕوانان تێکۆشانی زۆریان کرد بۆ ڕزگارکردنی خاکی شنگال و هیوادارم هەمویان بپارێزرن. لێکۆڵینەوە لا هێرشە درۆنیەکانی سەر هەرێمی کوردستان و کێڵگە نەوتیەکان شاندێکی ئەمنی حکوومەتی عێراق گەیشتە هەولێر. شاندەکەی عێراق با سەرۆکایەتی قاسم عارەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتوانی عێراق و لەلایەن ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان و بەرپرسانی ئەمنیەوە پێشوازی لێکرا. شاندەکەی عێراق لەسەر فەرمانی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەولێری کردو و دوای کۆبوونەوە لەگەڵ وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان بڕیارە سەردانی کێڵگە نەوتیەکان بکات کە بەهۆی هێرشە درۆنیەکانەوە زیانیان بەرکەوتووە. نووسینگەی ڕاگەاندنی پارێزگای بەغداد ڕایگەیاندووە ئێوارەی دوێنێ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بەغداد با زۆرینەی دەنگ ئەتوانیان وەک پارێزگاری بەغداد هەڵبژاردووە. پێشتر کێبڕکێ لە نێوان کاندیدی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نوری مالکی و کاندیدی هاوپەیمانی گەشە پێدان و ئاوەدانکردنەوە کە محەممەد شیع سوودانی سەرۆکایەتی دەکات هەبوو کە کاندیدی مالکی بۆ پۆستی پارێزگاری بەغداد ئەتوانی سەرۆکی لەژنەی دارایی پارلەمان بوو و هەروەها کاندیدی سوودانیش زولفەقار سامر فەیاز بوو. ئەمە لە کاتێکدای ڕۆژی 3 تەمموزی ئەم ساڵ ئەنجومەنی پارێزگای بەغداد دەنگی لەسەر لاپردنی عەبدولموتەلیب عەلاوی لە پۆستی پارێزگادا بوو. دادگای فیدراڵی عێراق لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکانی هەفتەی داهاتووی ڕایگەیاند دادگای فیدراڵی دوو دۆسیەی تایبەت بە هەرێم تاوتوێ دەکات. سکاڵای یەکەم سکاڵا لەسەر سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی عێراق تۆمار کراوە کە لەو سکاڵادا داوای دەرکردنی بڕیارێک دەکرێت بۆ ئەوەی موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوور بخرێتەوە لا ململانە سیاسی و ڕێککەوتنەکان. هەروەها سکاڵای دووەمیش لەسەر سەرۆکی کاربڕێکەری هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کراوە و سکاڵاکار داوای کردووە کە دادگا پرۆژەی ڕووناکی بۆ کارەبای 24 کاتژمێری هەرێم ڕەت بکاتەوە، جێ ئاماژەی بەهۆی کاران نەبوون و بێلایەن نەبوونی دادگاکانی هەرێمی کوردستان لە یەکلاکردنەوەی سکاڵاکان هاوڵاتیان و پەرلەمانتاران پەنادەبرنە بەر دادگای فیدراڵی بۆ یەکلاکردنەوەی دۆسیەکانیان. مەبەستی بەشداریکردن لە کۆنفرانسی نێودەوڵەتی تایبەت بە دواڕۆژی کێشەی فەلەستین فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق گەیشتە شاری نیویۆرک لە ئەمریکا. دەشڵێن سەردانەکە بە مەبەستی بەشداریکردنە لە کۆنفرانسی نێودەوڵەتی تایبەت بە دواڕۆژی کێشەی فەلەستین و هەڵکشانی ئاڵنگاریەکان. هەروەها وەزیری دەرەوەی عێراق لە سەردانەکەیدا ژمارەیەک دیدار و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی وڵاتانی هەرێم و جیهانیش ئەنجام دەدا.
ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سوهر ڕایگەیان 2 ئۆتۆمۆبیلی سەربازی سەربا سوپای ئیسرائیل لە کاتژمێرەکانی سەر لە بەیانیدا چوونەتە نێوگوندی سەیدا حەنوت کە دەکەوێتە باشووری قونەی تەریەیەوە. بە گوێرەی سوهر درۆنەکانی ئیسرائیل لە کاتی گەیشتنی هەردوو ئۆتۆمۆبیلەکاندا بە ناوچەکەدا گەڕاون. وەزیری تەندروستی لوبنانیش ڕایگەاندووە فڕۆکەی بێفڕۆکەوانەکانی ئیسرائیل لە شارۆچکەی دەبالی ناوچەی سوور لە باشووری لوبنان بە 2 موشک هێرشیان کردوتە سەر ماڵێک و لە ئەنجامدا 2 کەس گیانیان لەدەستداوە. وەزیری دەرەوەی نەمسا هەڕەشەی دەستبەرداربوونی پێگەی بێلایەنی لە رووسیا دەکات و ڕای دەگەێنێت هەوڵ دەدات بچێتە هاوپەیمانی ناتۆوە. بیاتە ماینل ڕایزینگەر وەزیری دەرەوەی نەمسا ڕایگەیان تەنیا بێلایەنی ناتوانێت وڵاتەکەمان بپارێزن لە کاتێکدا کە نائارامی لە جیهاندا ڕوولا زیاد بوون. ئاماژەی بۆش کردووە کە وڵاتەکەی سەرمایەگوزاری زیاتر لە پیشەسازی سەربازیدا دەکات. وەزیری دەرەوەی نەمسا باسی لەوەش کردووە کە نەمسا تاوتوێی بوون بە ئەندام دەکات لە هاوپەیمانی ناتۆ. وەزیری دەرەوەی نەمسا ئەو پلانەی باڕەوشێکی ئاسایی لە قەڵەمدا جێئاماژەی هەردوو وڵاتی فینلاندا و سوید لە دەستپێکی جەنگی ئوکراینیا و رووسیا بڕیاریاندا ببن بە بەشێک لە هاوپەیمانی ناتۆ لە دوای چەند مانگێک لە دەستپێکی جەنگەکەوە. داواکاریەکەیان بە فەرمی لەلایەن ئەندامانی ناتۆ قبول کرا و چەند وڵاتێکی دیکەی ئوروپاش داوایان کردو بەڵام تا ئێستا پەسەند نەکراوە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.